سڵاوی من و ستافی ئێوارە 24تان لێبێت هیوای لەشتاخی و تەندروستێکی باشتان بۆ دەخوازم با کۆمەڵێک بابەت لە ئێوارە 24ەوە لەگەڵتانی. یاری گوستیلانێک گەنجانی سەرسەنگ تا درەنگانی شەو کۆ دەکاتەوە. تەنیا ئیدریس لە ترسی ماڵباتەکەی بە ناوی خوازرا و گۆرانی وتووە. ئافرەتێک لە هەولێر کەلوپەلی جوانکاری دروست دەکات و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان دەیانفرۆشێت. جێگەی دڵخۆشیە کە ئێستا لە ناوچە جیاجەکانی کوردستان خەڵک هەوڵ دەدەن کە بازاڕی بەرهەمی خۆماڵی گەرم بکەن. لە کوردستانی ڕۆژهەڵاتیش ئەو ناوچانەی کە ئاویان زۆرە چەند ساڵێکە خەڵک فێری چاندنی برنج و هەروە بەگوتەی خۆیان مەرەزەکاری بوونە. لە پارێزگای سنا بە تایبەتی لە مەریوان و کامیاران خەڵک هەوڵ دەدەن برنج لەناو ئاودا بچێنن و هەروە هەروەک خۆشیان دەڵێن کارێکە گرفتی زۆرە بەڵام بیرۆکەیەکی سەرکەوتووە و دەیانەوێت لەم کارە بەردەوام بن. چاندنی برنج لەناو ئاودا کارێکی زۆر قورسە بەڵام لە هەمان کاتیشدا سەرنجڕاکێشە. ماوەی چەند ساڵەکە خەڵکی ناوچەکانی پڕئاوی ڕۆژهەڵاتی کوردستان خەریکی چاندنی برنجن. چاندنی برنج لە ڕۆژهەڵاتی کوردستان بە مەرەزەکاریش ناو دەبرێت و هەتا ڕادەیەک لە پارێزگای سنا خەڵک ڕوو تێکردووە. بەڵام چونکە بۆ جوتیارانی ڕۆژهەڵاتی کوردستان کارەکە نوێیە کرێکار و کەسی پسپۆر بۆ چاندنی برنج دەست ناکەوێت. هەندێک ساڵ بەرهەمەکانیان تێکیش دەچێت. ڕایمە دوم لە دوومان بەهارایتر دەست پێەکەین بە لە کانەنیاوشتەکەین و بەرە زەمانێ وەڵا 2 ساڵە 3 ساڵە ئێمەم کارەیەکەین شکر باشە ئەلحەمدو سەنەوە بۆ خۆش کارەکەمان باشە و جواب بووە فقط تۆزە ئێمە کەم ئاوین لە ئاوا مشکڵمان هەیە و ئەگەرچی لە ئێران قەیرانی کەم ئاوی هەیە بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت لە ورمێ و سنا ئەم گرفتە بەدی ناکرێت. ئەوە جوای کردووە جوتیاران کەڵک لەو خاڵە بەهێزە وەربگرن و ڕوو لە چاندنی برنج بکەن. خۆیان دەڵێن لە بازار کیلۆی 10,000 تمەنیان بۆ دەکا بەڵام لەگەڵ ئەوەش حکوومەت هەندێک ڕێگریان لێ دەکات و ڕێگە نادات بێنی گرانی بەرهەمی ئەو ماندووبوونە زۆرەی خۆیان بخۆن. زایەکە مەرەزە جواب بووە ئیسە لە ئاوایی ئێمەشان نزیک 15 ماڵکردوێتی جواب بووە بۆ منتەقەی ئێمە فرە خاسە ئەگەر خەڵک توانای بێت بیکا خاسە دەوڵەتیش بیێڵێ چون دەوڵەت نایێڵێ وەڵی دەلیلەکەی ئەڵێ ئەم گوێزە لە هینە گەردشگەریە نابێ هیچی لێەکەن ئەشێ فەزای سەوز بێت. گەمار و ئابوووریەکانی سەر ئێران وای کردووە کە نرخی پێداویستی خواردن و بە تایبەت برنج بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بێتەوە. ئەوەش وای کردووە خەڵک ڕوو لە برنجی کوردی بکەن. جوتیارانیش لەو ڕەمەزانەدا شەو ڕۆژکار دەکەن بۆ ئەوەی دوای 6 مانگی دیکە بەرهەمی خۆیان ببیننەوە. شەوانی ڕەمەزان کۆمەڵێک چاڵاکی تایبەت بەخۆی هەیە. چایخانەیەکیش کە خاوەنەکەی ناوی ناوە چایخانەی کولتوری زۆرێک لە هونەردوستان و هەروە کەسانی خوێندەواری ناوچەکە شەوان لەم چایخانە کۆ دەبنەوە و گۆرانی و حەیران دەڵێن. ئەمە شوای کردووەکە چایخانەکە کەش و هەوایەکی زۆر تایبەتی هەبێت. پێشگە لەمەش وێنەی شاعیران و هەروەها کەلوپەلە کولتوریەکان لەم چایخانەدا هەڵواسراوە. ئەمەش تایبەتمەندیەکی باشی بە چایخانەکە داوە و هەروەک خاوەنەکەشی دەڵێت کە بۆتە ماڵێکی کەلتوری لە ناوچەکە. ئێرە بۆتە ماڵێک بۆ هەموو هونەرمەندان و حەیران بێژان و لاوک بێژان و هەتا ئەدیب دۆستان و شاعیرانیش تەبعەن لە هەموو شارەکان شوێن هەبووە یعنی شوێنی کەلاپور هەبووە کردویانەتەوە سۆرانیش بەڕاستی پێویستی بەجەیەکی ئاوها هەبوو. من دەستخۆشی لە کاکە موسلی حەکەم کە ئەم
جێ بەڕاستی بۆ هونەرمەندان و هونەردۆستان کردوێتەوە. شليرة واي شليرة شليرة واي شليرة بون خوشة واي كنيرة بون خوشة واي كنيرة يا لزورة نمزاني وا لزورة نمزاني وا شلير خوشي هوليرة شلير خوشي هوليرة يا بیرۆکە دروستبوونی ئەو چایخانەوەی لەوە سەرچاوی کرد. سۆران شارێکی دەوڵەمەندە لە ڕووی پێکەوە ژیان کەلتوری ئەو شاری هەستم کردوونە. ویستمە لێرە چایخانەیەک بکەمەوە کۆمەڵێک ڕۆشنبیر چینێکی ڕۆشنبیر لێرەدا کۆ بکەمەوە. تایبەتمەندی ئەو چایخانەش لەوەیە سەرچاوە ئەگری تایبەتمەندی ئەوەی کەلتوریە تەنها کەلتوری بابەتی کەلتوری لە خۆی ئەگریت. کۆمەڵێک حەیران بێژ لاوک بێژ هونەردۆست ئەدەب دۆست سەردانی ئێرەکەن. چینی ڕۆشنبیر زۆر سەردانی ئێرەکات. هەستەکەم لە چوارچوەی چایخانە دەرچێ بیتە ماڵێکی کەلتوری بۆ ئەو شارۆچکەیە، ماڵێکی کەلتوری بۆ ئەدەب دۆست ڕۆشنبیر مامۆستا لە هەموو چین و توێژەکان سەردانمانەکان گەنج ئیختیار هەتا وای لێ هاتووە یعنی هەستەکەم ئافرەت حەزەکا بێ سەردان بکات. من دیوانی من ديواني تاوي زوانم گوستیلانەیە یاریەکی میلی کۆنی کوردیە. هاوشێوەی یاری سینی سینیانێ و بە تایبەتیش لە مانگی ڕەمەزاندا ئەم یاریە دەردەکەوێت کاتێک لە شەوانی ڕەمەزاندا کۆمەڵی گەنج لە ماڵێک یاخود لە پارکێکیان لە باخچەیە کۆ دەبنەوە و دەکەونە کێبڕکێ بە یاری گوستیلانێ. و هەروەها دیارەکە کێبڕکێش لە نێوان یاریزانانی ئەم یاریە زۆر بەهێزە تا درەنگانی شەو کاتێکی خۆش بەم یاریە بەسەر دەبن. بشك جوستيرانه شيورية كافنت شعبي ومليا يعني شدبيت نوفون ملتت بيجين شرق الاوسطي ده هميويتين يعني عرب وكرد وفارس اف يعني جوستيرانه يا كافنا وجوستيرانه رمضان دوجيك يعني هر الفيري هوت يكرن ويتكلي روحيته رمضان والسرسين كي جيت كافن داخو وقت ملكي وقت خيفاتجاه السرسين كي تهوتنا كرن يعني جوستيرانه برفرهي هي رمضان ده تهوتا كرن نوبرا يعني خلك فيري وخلك بيجين عراق يعني نوفين ويا ويفاتر جوستيرانه دكي او كي بد وتشتكي يعني هكو بيجي نفسي وسيكولوجية في ياريه ده هاي يعني او كاس ان او تيما بتر سروچاوا بخينيت حركة دستي بخينيت طيبتي او دستي جوستير تدا يعني دمار دستي بخينيت يعني هو صاب هيركوتي ودقيق بشيته يعني او تيم دي جوستير بد اف شفا جوستيرانه نوبينو دو تيما دابو ها دو تیمت تاخت سرسین که تیما آزادی و تیما سرهلدان دیرو تا که از من تیم هموی دستی بود چه دو چکید نه یه دیگه چه بخینه حرکت دستی بخینه ما دویش دست رو که احمد عمود تحت کوپیچ بلکی فتانه مرتاح كان ناس خد بيم ماوي والغوريزي ايوه مهم يوريا كان شافونا اما جانجين ناحية سارسنكي جهة كومبين بحكم عندكو رمضان او خلق بروجي كيمتر دارت كافيتا كوماكو جانجول فيرافيك كمان شيت بيت بحكم عندي بالي رمضان قالك شول بن بحكم عندي رمضان او شولن بس رمضان ديكو تدبينا فيرا فيجو كومبن من دي شهرزويا هندك كسب شهرزويا خود شيتن وی دستی نو کمک و دست دو دست نشان بکاتن و بشت وی دستی یه گستیر تیدو بین داره. اول خوشی که جواز طعمک و جواز داده و ذوقه که کیفه که هر سال افجوره یوریت نکردن. ایشون جورت بال نحیه سرسین که یوری گستیر کنه
تقريبا هر صول فترة رمضان دو چونكي فترة رمضان دو خلقي مبعوم مجيلي يعني شكوري تواصل خوب بيفا مجيل نو كم شافي جي جورا يوريان فات كان بون جورا يوريو جي خلقي ما بيفا مجيل بيتو امشين بون جورا يوريو قرنجينا كي بخينا سالي في خلقي خو والله لازم يزيد ويجي عمو قعدوا تتبروا لي دي قعدوا يا ربينا مرۆڤ ئەگەر ئامانجێکی هەبێت لە ژیانیدا و خاوەن ئیرادەیەکی بەهێز بێت و باش هەوڵ بدات تاکو پێی بگات بێگومان هیچ شتێک ناتوانێت ببێت باڕێگر. هونەرمەند تەنیا ئیدریس لە ئێوارە 24 ئەمڕۆدا باس لە ئەزمموی دوور و درێژی هوەری خۆی دەکات. هەروە ئەم هونەرمەندا کورتەیەکی ژیانی کۆمەڵاتی خۆشی باس دەکات. باس لەوە دەکات کە خێزانەکەی ڕێگر بووینە بەرامبەر ئەو بۆ چوونە ناو دنیای گۆرانی وتن و میوزیکەوە. بەڵام ئەو دوو لە چاوی خێزانەکەی زۆر جار بە چەندین ناوی خوازراوە لە ئاهەنگەکاندا گۆرانی وتووە. ڕۆژ ئەوە بوو خۆشەویستم بۆ نەهاتی ئێوەرەهات ڕۆژ ئەوە بوو خۆشەویستم. سەرەتای هونەریم دەستم بە گۆرانی کرد بە دزیەوە کاری هونەریم دەکرد بەداخەوە تا ئەو کاتێک کە مەشهور بووم ئینجا کەس و کاری من خانەوادەی من کەسە نزیکەکانی من زانیە من کاری هونەری دەکەم. ساڵی پێم وابی 1970 ئەوانە و 1966 ئەوانە برای ڕەفیقێکم ژنی دێنا من چوم لەوێ بەناوێک بەناوی خۆم نا ئیدریس و ئەوانە وەڵی نازانم ئیدریس مەخموریم گوت وەڵا لەبیرم نەما بەڵام بۆ ئەوەی کە نەزانن منم قسە بگەڕێتەوە بنەماڵەکەیمە بڵێنەوە کوڕەکەتان گۆرانی بێژە و شتیوالە من چەندین جار بە ناوی دیکە گۆرانیم گوتیانی. ساڵی 89 پێش ئەوە کاسێتم هەبوو بەڵام کە زیاتر شۆرەتم هینا و ینی بەم هاتمە ناو ناوەندی هونەری وەسەتی هونەری ئەفسەردەمە ساڵی 89 بوو. بیرم بێگۆرانی بگەڕێەوە بوو ئەو ڕۆژێ ئەڵقەندی لە پەنجات بگەڕێەوە کەس هاوەڕێت بمازیم نێڵی دەبێگەڕێەوە بگەڕێەوە چۆن دێڵت دێ لە تەنیایی جێمبێڵی بگەڕێەوە کە چایەوەڕێت بمازێم نێڵی دەبێگەڕێەوە بگەڕێەوە چۆن دێڵت هات لە تەنیایی. من دەتوانم کاری هونەریم زۆر بەسەرکەوتی پێشکەش بکەم تاقی ئەوم تێدا هەیە ئەوەندە ساڵەوە باکڕاوەندی هونەریم نازانم چی دەتوانم بەڵام حەزم لێ نییە پێشم عیب نییە بڵێمەوە عیبە زۆر کەسێ لەسەر کاری هونەر دەژی بەڵام من هەر لە سەرەتاوە ڕازگۆیی خۆشە یعنی شکاوم بۆ کارە بەڕاستی هەر مەنعکراوم های نەکەی ئەوە بۆ خۆشم یعنی ئەو قەنەعاتە لای من دروست بۆ هیچ عیب نییە من ناتوانم بە کاری هونەری بەڕێوە بچم. آخر بۆ کۆچێت کرد وەزوو لە یادێت چوو فرمێشک و ژانم لە ناخە خۆشم داویستی بە کۆچێ لە سووتانم آخر بۆ کۆچێت کرد وەزوو لە یادێت چوو فرمێشک و ژانم لە ناخە خۆشم داویستی بە کۆچێ لە گریانم بگەڕێەوە کە چایەوەڕێت بمازیم نێڵی دەبێگەڕێەوە. ئەو ڕەمەزانەی پێنجەمی ڕەمەزانە گۆرانیم تۆمار کردوە لە ستۆدیۆ لاوژە باوکاری چەند هونەرمەندی پرۆفشیناڵیانی بەڕاستی سوپاسیان دەکەم دەستخۆشیان لێ دەکەم زۆرن ناوەکان بەڵام بەداخەوە تا ئێستا ینی شوێنێک نییە تۆ
ناڵم جێگەشی قەبێ بەڵام شوێنێک نییە کە ئەو پارێت و مەصرفت کردێ بۆت بگەڕێتەوە بۆی بتانی کاری داهاتوو لە دەرگای دڵدەم تۆ ئاگات لێ نەبوو لە دەرگای دڵدەم تۆ ئاگات من چوار مناڵم هەیە ئاڵان ئەڵۆن تابان ئاندرێ سیانیان دەخوێنن یەکیان بچووکە ئینشاءڵڵا ساڵی دەهدێ ئەویش دەچێت بۆ قوتاقانە من پێم خۆشە زیاتر منداڵەکان بخوێنن ئەوش دەگەڕێتەوە گەر گەورە بوون گەیشتنە ئەو تەمەنی فامیان کرد جا بخۆیان چ ڕێگای ئاکان دەبژێرن لەسەر من ئەوەندێ ئەمانەتێکە لەسەر من چۆن پێیان بگەێنم بە جوانترین شێوە ئەگەر خوا عمر بدە بەڵام ئەو دەگەڕێتەوە سەر خۆیان بەڵێ دەنجیشان زۆر خۆشە هەر چواریان دەنجیان زۆر خۆشە بەڵێ بەڵام ئەگەر من با بۆ دوا ڕۆژیژە ئەوە دەکەم مەسەڵەن ئەگەر بە ژێ من بکەن دەخولی کاری هونەری ناکەن هاوکردن و هەستیاری قورگ و لوت و گوێ یەکێکن لە نەخۆشیە زۆر باوەکان کە ئەگەری توشبوونیان زۆرە بە تایبەتیش لە کاتی وشکبوونەوەی کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە ئێستا ئێمە ڕێک لەو وەرزەدان بۆیە لە کاتی ڕۆژوبووندا قورگ تووشی وشکبوونەوە دەبێت کەواتە پێویستی بە کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی هەیە بە تایبەتیش بۆ ئەو کەسانەی کە هەستیاریان هەیە کاریگەری ڕۆژوو لەسەر نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ دەکرێت ئەرێنی بێ بە مەرجێک نەخۆشەکە پابەندی ئەو ڕێنمایانە بێت کە پزیشک پێی دەدا لە مانگی ڕەمەزاندا. مانگی ڕەمەزان دەرفەتێکی باشە بۆ ئەو کەسانی کە جگەرەکێشن لە هەمان کاتدا گرفتی هەناسەدان و هەوکردنی ڕێڕەوی هەناسەیان هەیە لەبەرەوەی لە مانگی ڕەمەزاندا نەخۆشەکان لە ماوەی ڕۆژانەدا جگەرە ناکێشن ئەوەشە بێتە هۆیەکی باش بۆی کە چارەسەری نەخۆشیەکان بکرێ خێراتر و باشتر لە کەسانی جگەرەکێش. ئەو کەسانی کە هەوکردنی درێژخایانی قورجیان هەیە و گرفتی قورگخوران و ئەستوربوونیان هەیە لە مانگی ڕەمەزاندا دیسانەوە دەکرێت کاریگەری ڕۆژوو لەسەریان ئەرینی بێ بەڵام بە مەرجێک ڕۆژوێکی تەندروست بگرن واتە دوورکەونەوە لە خۆراکی چەور و لە خواردنەوە گازیەکان لەبەرەوەی ئەوانە بنە هۆی هەڵکشان و زیادبوونی ترشەڵۆکی گەدە و گەڕانەوەی ئەو ترشەڵۆکەی چکە لە هۆکارە ڕئیسیەکانی ئەو نەخۆشیە. سەبارەت بە هەستیاری لوت ئەوانەی کە گرفتی هەستیاری لوتیان هەیە زۆر ئاساییە لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو بن بەڵام بە مەرجێک ئەو دەرمان و پەمپ و سپرەیەی بەکاری هێنن لە کاتی ڕۆژانەدا تەحویلی شەوانی بکەن و کاتی کە ڕۆژوو دەشکێنن لە ماوەی شەوانەدا شلەمەنیەکی زۆر و ئاوێکی زۆر بخۆنەوە هەتاکو تووشی وشکبوونی لینزە پەردەی لوتیان نەبن. سەبارەت بۆ نەخۆشانەی کە تووشی خوێنبەربوونی لوتیان دەبن ئەگەر هات و بڕی خوێنەکە زۆر بوو یان نەخۆشەکە تووشی بێتاقەتیەک و لە خۆچوون و بورانە و یاخود قودانی خوێن بوو باشتر وایە کە ڕۆژەکەی بشکێنێ و بە ڕۆژوو نەبێت. ئەو نەخۆشانەی کە بەڕاستی ئێمە نەسیحەتیان دەکەین کە بە ڕۆژوو نەبن چێن ئەوانن کە تووشی گرفتی یان هەوکردنی هەنووکەیی قورجیان یان هەڵامەتێکی توند یان هەوکردنی جۆی دەرەوەیان ناوەند دەبن بەڕاستی پلەی گەرمای لەشیان زۆر بەرز دەبێتەوە و پێویستیان بەوەیە کە ئەنتیبایۆتیک لە کاتی خۆیان وەربگرن بۆیە باشتر وایە کە بە ڕۆژوو نەبن. ئەو نەخۆشانەی کە گرفتی سەرسوڕەیان هەیە بەهۆی هەوکردنی دەماری هەشتمەوە دیسانەوە دەبێت لە کاتی خۆیان دەرمانەکان وەرگرن و لەبەرەوەی ڕۆژوو کاریگەریی نەرێنی دەبێت لە سەریان سەرسوڕەکەیان زیاد دەکا لەبەرەوەی پرۆگرامی خەوتن و خواردنیان تێک دەچێت بۆیە باشترایە بە ڕۆژوو نەبن. سەختی ژیان نەخوێندەواری نەبوونەتە ڕێگر بەرامبەر ئەم ئافرەتە تاک و کاری تایبەتی دەستی لە ماڵەکەی خۆیدا بکات و سەرنجی کڕیاران و دەوروبەر بۆ کارەکانی خۆی ڕابکێشێت. ئەم ئافرەتە خەڵکی هەولێرە چەندین ساڵەکە کاری دەستی دەکات و کەلوپەلی جوان کاری و کولتوری دروست دەکات و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نمایشیان دەکات و کڕیاریان بۆ دەدۆزێتەوە.
ناوم سميرەیە خەڵکی ئەو لێرەمە و زۆر حەزیشم لە یارمەتیدانی خەڵکیە یارمەتی فەقیران بدەم بە ماندیبوونی خۆم زۆر حەزم لە کاری دەستی بوو ڕۆژێکیان چوومە بازارێ ئەو سوفانم دیت هینامەوە مارێ وەڵا دروستم کرد زۆر جوانی دەرچوو وردە وردەکردم یعنی سەبر جوانتر دەرچووە تانیم شتی دیکەشی لێ دروست بکەم جانتام دروست کرد کاری کۆڕی منداڵانم دروست کرد و ئەنواع ئەشکال شتم لێ دروست کرد. پیجێکی شمدانە بەڕاستی کە پیجەکەمدانە خەڵک زۆر داوای کرد یعنی هەندێری شم هەبوو بەڕاستی ئی خۆمان دەوروبەرم خوشکم براژنم زۆر دەیان گۆچتی دروست بکە یعنی ئیشت جوانە دەستت ڕەنجینە ئیشی بکە یعنی ئیشت جوانتر دەبیتن وردە وردە ئیشم کرد بەڕاستی ئێستاکە لە هەموو جێگایەک داوا دەکەن یعنی تەڵەبیاتن زۆرە مثلەن لە دهۆک زۆرە لە سلێمانی لە زاخۆی داوای زۆر دەکەن و خەڵکی دیکەش لە ڕێگای دووریش داوا دەکەن وەکو ئیران لە ئەڵمانیای داوایان کردێ بەس بەڕاستی لەو جێگایانە نایانگاتێ بەس کەچی شاری هەولێ یعنی کوردستانە ئەوە دەتوانم بە بەریت لە بۆیان بنێرم. ئەوەی دیتی گوتی کەس ئەو ئیشەی نەکردی خاصەتەن کەوەی سوفەکەی لێ دەکڕم بەس تاکە شخصەکە و سوفەی دێنی مەمسەید لە بازاڕەیە گوت هیچ کەسێک وەچی تۆ ئیشەی نەکردی یعنی تاکە ئافرەتی لە کوردستان ئەو ئیشەی دەکەی و بڕوا ناکەم لە عێراقش کەس ئەو ئیشەی بکاتن ئەو ئیشەی کە ئەمن دیکەم هەیە دەکا بەس ئەو هانیە. کێشەی من دەزانێت یعنی مەوادەکان نیە ئەگەر بێ مەواد هەموو مەوادێکمانەبی وەکو ئێستاکە لە رووسیا لە ئیتالیا لە فەڕەنسا ئەو ئیشەی زۆر دەکەن بەس هەرچی ئەوانە هەموو مەوادەچیان هەیە بەس ئەمە نیتمان ئەم مەوادانەمان نییە کە ئەوان هەیتیان دەنا بڕوا بکە ئیشمە جوانتریش دەردەچی لە ئیوان ئەگەر بکەین بەس نییە. لە میسر تا ئێستا شانووی بۆکەڵە خواستی لەسەرە و شێوەکارانی ئەم وڵاتە هەوڵ دەدەن بە ستایلی جۆرا و جۆر بۆکەڵەی کەسایەتە ناودارەکانی مسر دروست بکەن وەروەها لە سەر ستێج شانوویان پێ بکەن ئەوان هەوڵی ئەوەش دەدەن تاکو ئەم جۆر شانوویانە لە وڵاتدا بمێننەوە تاکو بتوانن لە ڕێگەیەوە چیرۆکە کۆن و نوێیەکان بگەڕنەوە. تەختەی شانۆی بووکەڵەکان هونەرێکە لە وڵاتی مسر بەرەو لە ناوچوون دەچێت بەڵام کۆمەڵێک هونەرمەند لە هەوڵی زیندوهێشتنەوەین. لەوانەیە بڵیت کۆمەڵێک بووکەڵا بجوڵێنەوە چ مانایەکی هەیە بەڵام ئەی ئەگەر ئاهەنگێکی کەلسومت بۆ دووبارە بکەنەوە دەڵێ چی؟ العرايس في بدايتها ما كانتش بالشكل اللي احنا شايفينه دلوقتي. العرايس كانت موجودة بووکەڵەکان کە سەرەتا دروستکران بەم شێوەی ئێستا نەبوون کە دەیبینین. ئەم بووکەڵانە لە کۆنەوە هەبوون بۆ نمونە لای ئاشووریەکان و بابلیەکان و وڵاتانی ئاسیا و تەنانەت فیرعونیەکانیش بووکەڵیان هەبووە بەڵام بەکارهێنانەکەی جیاواز بووە چونکە ئەو کاتە بۆ مەبەستی ئاینی بەکار هاتووە هەوڵیان داوە لە ڕێگەی بووکەڵەکانەوە بیرۆکەیان بگێنن لە هەر ئاینێکدا. مفاهيم الكنيسة أو المفاهيم الخاصة بكل ديانة في أو عقيدة في الوقت ده. بووکەڵەکان مێژوویەکی کۆنیان لە وڵاتی میسردا هەیە هەر لە سەردەمی فرعونیەکانەوە تا ئێستا. مراحل تصنيع العروسة هەنگاوەکانی دروستکردنی بووکەڵە بریتین لە بیرۆکە کە بیرۆکەیەک تەیە پاشان وێنەکەی دەکێشی وێنەکە دەکەیتە خامێکی کارکردن لەدار لەشی بووکەڵەکە دروست دەکەین و پاشان شێوەی دەموچاوەکە دروست دەکەین زۆر گرنگە هەستەکان بە دەموچاوەکەەوە دیار بێت چونکە کاریگەری دەکاتە سەر بینەر.
لە مانگی ڕەمەزاندا شەوانە نمایش ئەنجام دەدرێت لەسەر تەختەی شانۆی بووکەڵەکان. ئەم بووکەڵانە لەلایەن محەممەد فەوزیەوە دروست کراون. مش حلمي أنا بس ئاواتی هەومان ئەوەیە کە ئاکادمیایەک بکرێتەوە بۆ وانەوتنەوەی فێرکاری بە ئارەزومەندانی بووکەڵە. ژماری ئەو کەسانی دەتوانن ئەم کارە بکەن لە میسردا تەنها 25 کەسن. بۆیە پێویستە ئەو جۆرە هوەرە بە ئاکادمی بکرێت تا خەڵکی نوێ لێوەی فێر بن. يكون في مكان أكاديمي هنا في مصر بيعلم. بەناوبانگترین نمایش لە ساڵی 1961 بووە بە ناوی شەوی گەورە کە لە مصر ئەنجام دراوە. هو مسرح العرائس الحقيقة عنده مزايا عدة. أولاً العروسة ئەم بووکەڵانە بە درێژایی مەژ و سەلماندیانە کە دەتوانن کاریگەری بکەنە سەرگەورە و بچووک. ئەوەی خەڵکی بیری لێ دەکاتەوە ئەوەیە کە بووکەڵە واتە مناڵ، بەڵام لە هەموو جیهان ئەم بووکەڵانە گفتوگۆ لەگەڵ هەموو کەسێک دەکەن، نەک تەنها مناڵ. الحقيقة العالمية مش اللي احنا ابتدعناها إنه مسرح العرائس يخاطب الجميع. شەوانە ئەم کۆمەڵە گەنجە شەقامەکانی شار دەبڕن و بەردەوامن لە نمایش لە هەر شوێنێک کە بتوانن بارگە و بنەیان دانێن بووکەڵەکانیش دەست دەکەن بە سەما و نمایش. هیوام وایە ئەم مانگە بێتە مانگی لەبیرچوونی خەمەکان و بەدیهاتنی ئارەزوەکانمان. هێوارەتان شاد.